لە کاتی حەج و قوربانی نزیک دەبینەوە. هەموو کاتێک ساڵان ئەوانەی کە حەزیان بە ئاینی پیرۆزی ئیسلام نییە دەست ئەکەن بە ڕەخنەگرتن، دەڵێن مەڕۆن بۆ حەج، قوربانی مەکەن، عومرە مەکەن، فڵان مەکەن، فڵان مەکەن. ئەو پارەی کە ئەیدەن بە حەج و بە قوربانی و بە عومرە بیدەن بە فەقیر و بە هەژارەکان، بە دەوری ماڵی فەقیرە بسوڕێنەوە، نەک بە دەوری کەعبەدا. ئەمە قسەی کەسانێکە حەزیان بە ئیسلام نایە و چاویان بە ئیسلامدا هەڵنایە. ئیتر منافقن یا بێدینن، حەزیان بە ئیسلام نییە. بۆی ئێمەش وەڵامیان ئەدەینەوە، دەڵێن ساڵانە سەدان و هەزاران دەفتەر، ساڵانە یەک جار حەج دەکرێ، یەک عومرێش دەکرێ، یەک جار قوربانیش دەکرێ. بەڵام ساڵانە سەدان هەزاران دەفتەر سەرف ئەکرێ بۆ خواردەمەنی و بۆ شتکڕین و بۆ مەسروفی سەفرەکردن، سەفرە و سیاحەت، کە خەڵک دەڕاتە دەرەوە بە تایبەتی بەهاران، ئەوانەی کە شوێنیان هەیە هاوینان دەڕۆن، پارەیەکی زۆر سەرفەکرێت. بەو کەسانە دەڵێن کە بە حساب ئێمە دڵسۆزی فەقیر و هەژارەکانی خۆشیانمان دەوێ. بەوانە دەڵێن ئەی بوو بەو کەسانە ناڵێن کە سەفرە و سیاحەت دەکەن، بۆ کەسانی کە دەڕۆن بۆ سەفرە و پارەی چاک سەرفەکەن، بە تایبەتی لە کاتی بۆنەکانە، بۆ پێیان ناڵێن ئەو سەفرە مەکەن، ضرور نییە، بڕۆن پارەکە بدەن بە فەقیر و بە هەژارەکان. بۆ بەوانە ناڵێن. باشە عومرە، حەج، قوربانی ضرورترە یەخود سەفرێکە بچی بۆ بندارێک بڕۆیتە لای ئاوێکە و دانیشیت، کامیان ضرورترە؟ بۆ بەوانە ناڵێن پارەکانتان مەڕۆن بۆ سەفر و سەرفی مەکەن، بیدەن بە فەقیر و بە هەژارەکان. بۆ ئیلا دەئاڵێنە حەج و عومرە و قوربانیە، دیارەوە حەسان بە ئیسلام نییە. باشە بۆ کەسانی کە جگەرە دەخۆن و نێرگەلە دەخۆن و ڤەیپە خۆن، ئەی کێشن، بۆ بەوانە ناڵێن ئەوانە واز لێبێن و پارەکەی بدەن بە فەقیر و بە هەژارەکان. بۆ ئیلا حەج و عومرە و قوربانی. ئەگەر ئێوە ڕاستەکەن و فەقیر و هەژارتان خۆشەوێ فەرموو ئەوەش بڵێن، بەڵام ئەوە ناڵێن. خۆتان لە هەموو کەسێ بێ ڕەحمترن بەرامبەر بە فەقیر و بە هەژار. بەداخەوە خی گەورە دەفەرمێ ذلك بأنهم كرهوا ما أنزل الله فأحبط أعمالهم. ڕاستێکە ئەمەیە، ئەوان حەزیان بەوە نییە کە خوا دایبەزاندووە، ئەو پەیامەی خوا دایبەزاندووە حەزیان پێی نییە، بۆیە خوا هەموو کردەوەکانیان بەتاڵ دەکات. حەزیان بە قوربانی نییە لە ئەسڵدا، حەزیان بە حەج و بە عومرە و بە دین نییە، بەڵام بە شێوەی فەقیر و هەژارەکان لە ڕێگایەکەوە کوردوەتەنی مامڕێوانە بۆی دێن، لە ڕێی فەقیرەوەیانە لە ئیسلام بدەن. بەڵام ئیسلام زۆر لەو گەورەترە کە کەسانێکی ئاوا بتوانن ناشرینی بکەن. قوربانی بۆ فەقیر و بۆ هەژارە، خەڵک لێی دەخوات، بەڵام ئێوە چی سوودێکتان بۆ کۆمەلگا هەیە؟ کاتێکە کاتی حەج و عومرە دێت، کاتێک کاتی قوربانی دێت، مولحیدەکان و ئەوانشی کە کلکی ئەوانن، ئەوانشی کە ئەوان پەروەردەیان کردوون، کە حەزیان بە ئاینی پیرۆزی ئیسلام نییە، یەخەی مسلمانان دەگرن لە کەناڵەکان، لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، دەڵێن مەڕۆن بۆ حەج، واز لە حەج بێنن، واز لە قوربانی بێنن. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە پێیان دەڵێن، وەڵامێکیان دەدەینەوە، دەڵێن ساڵانە دەیان و سەدان و هەزاران دەفتەر سەرف ئەکرێ بۆ ئاهەنگی سەری ساڵ، بۆ جەژنی عید میلات، کە خۆیان پێیان عید میلات، کاتێک کە کەسێک لەدایکە بێ عید میلادی بۆ دەکەن، بۆ نەورۆز، بۆ کۆبوونەوەی عەشرەتەکان لە شوێنێکا کەسێک دەعوەتێکیانەکە، دەعوەتێکی زەخم، بۆ هەموو شوێنەکان. باشە بۆ بەمانش ناڵێن، ئەمانەی کە باسم کرد، بۆ بەمانش ناڵێن ئەو هەموو پارە سەرفەکەن، واز لەوانە بێنن
مەڕۆ بۆ سەری ساڵ، مەڕۆ بۆ نەورۆز، مەڕۆ بۆ فڵان شوێن، عید میلاد مەکە، ئەو وەرەقەی ئەو گەڵای ئەو 50 200 بدەن بە فەقیر و بە هەژارەکان. بۆ بەوانە ناڵێن ئیلا بە عومرە و حەج و قوربانیەوە دەیگرن. ئەگەر ئێوە ڕاستەکەن دڵسۆزی فەقیر و هەژارن، چۆن ئینکاری حەج و عومرە دەکەن، قوربانی دەکەن، ئەوە ئینکاری ئەو کەس دەست بەتاڵانش بکەن پارە لەم شتانە سەرفەکەن، ئەوانە دەست بەتاڵن. بۆچی قسە بەمانە ناکەن؟ بۆچی نەسیحەتی ئەمانە ناکەن؟ یعنی من بڕۆم بۆ ئاهەنگیان نەڕۆم، سەری ساڵێکە، نەورۆزێکە، عید میلادێکە، هەر شتێکی ترە، بڕۆم یان نەڕۆم ئاسایی نییە. دەی پارەکەی ئەو هەموو پارە بە سەدان و هەزاران دەفتەر سەرفەکرێت، بەڵام بۆ باسی ئەوانە ناکەن؟ ئەی ئەو کەسانی کە حەستان بەم ئیسلامە پیرۆزە نییە. بۆچی پێیان ناڵێن ئەم شتانە زەڕوور نین وازیان لێبێنن، پارەکەی بدەن بە فەقیر و بە هەژارەکان ئەگەر ئێوە بەڕاستی فەقیر و هەژارتان خۆشەوێت؟ بۆ ئیلا حەج و عومرە بەستەدیا حەج و عومرە و قوربانی؟ بۆ ئیلا ئەو شتانەی کە ئیسلام دایناوە دژایەتی ئەوانە دەکەن؟ باشە فڵان پاشا مرد، فڵان کەس مرد، دەڵێ تێچووی دەفنکردنەکەی ئەوەنە 1000 دەفتەرە، تێچووی ئەم مەسەلەیە 500 دەفتەرە، 600 دەفتەرە، 700 دەفتەرە، 50 دەفتەرە، بەس تەنها ڕێوڕەسمی بە خاکسپاردنی فڵان کەس. ئەی بۆ بەوانش ناڵێن ئەو مەسەلە واز لێ بێن وەکو خەڵکێکی سادە بینێژن 15-20 هەزاری تێچێ، بۆ بەوانش ناڵێن واز لەم کارە بێنن، ئێوە کارەکەتان غەڵەتە، دژی فەقیر وەستاون. بۆچی ئامۆژگاریوانە ناکەن؟ بۆ باسی ئەوانش ناکەن؟ خەینا ئامۆژگاریان ناکەن، بەس بۆ باسی ئەوانش ناکەن، بۆ دژایەتی ئەو کەسانە ناکەن کە هەزاران دەفتەر سەرفەکەن لە ڕێڕەسمێکە. کاتێک دەبینی کەسێک بەڕێ دەکەن، پێشوازی لە کەسێک دەکەن، کەسێک بە خاک دەسپێرن، بە هەزاران دەفتەر سەرفەکرێت. بۆ ئەو مەسەلانە ساڵانە بۆ باسی ئەوانە ناکەن، ئیلا تەنها دەتانێت ئیسلام ناشرینکەن، بەڵام ئیسلام زۆر لەوە گەورەترەکە ئێوە بتوان دژایەتی بکەن. ئێوە بەڕاستی حاقدن، دژی بەم ئیسلامە پیرۆزە وەستاون. کاتی حەج و عومرە دێت، هەموو کاتێک 12 مانگە، و بە تایبەتی کاتی حەج لەم مانگە پیرۆزەدا کە دێت چەند ڕۆژێکی تر ئینشاءڵڵا کە مانگی قوربانی و حەجە، ئەوانەی کە بە حساب دڵسۆزی فەقیر و هەژارەکان و هەژاریان خۆشەوێت، لە کاتێکە هەتا ئێستا زۆربەیان مووقیفێکمان لیان نەبینیوە عەلاقەیەکیان دابێ بەدەست فەقیر و هەژارێکەوە، لە کاتێکە ئەوانمان نەبینیوە پرۆژەی خێریان کردبێ، تەنها دەمە دەم، بەس دەم بە دەمەکەیان دژایەتی دینی خوا دەکەن، بەڵام بە شێوەیەکی فێڵبازانە. ناڵێن حەج مەکەن و باوەڕمان بە حەج و بە قوربانی نییە، دەڵێن پارەکەی بدەن بە فەقیر و بە هەژار، بە دەوری ماڵی فەقیرە بگەڕێن، نەک بە دەوری کەعبەدا. بە شێوەیەک بۆ دێن کە تۆ قەنەعەت پێ بکەن. مسلمانیش هەیە ساویلکەی دەڵێ وەڵا ڕاستەکەی. چی ڕاستەکەی؟ تۆ نوێژەکەی نوێژ چۆن بە کەسێک دەڵێ خوا ئەو پەیامەی ناردووە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیامەکەی ناردووە کردویانە و فەرمانیان بە ئێمە کردووە بیکەن، ئێستا تۆ بە قسەی مولحیدێک دەکەی، بە قسەی منافقێک دەکەی، دەڵێ ئەوان ڕاستەکەن؟ نە، لە جیاتیەوەی کە بێڵی ڕاستەکەی بڵێ دەی فەرموو تۆ فەقیر و هەژار خزمەت بکە، بزانم چیت کردە بۆ فەقیر و بە هەژار. بەداخەوە هەر ئەوانن کە حەجەکەن، هەر ئەوانن کە عومرە دەکەن، هەر ئەوانن کە قوربانی دەکەن، یارمەتی خەڵکی فەقیر و هەژارە دەرن، زەکاتەکان دەرەکەن و خێر و سەدەقە ئەکەن. جەنابەت چیت کردووە؟ نە زەکات دەرەکەی، نە خێر و سەدەقە دەکەی، نە قوربانی دەکەی، تۆ چی خێرێکت بۆم کۆمەلگایە هەیە؟ حتا قسە بە مسلمانان بکەیت و دژایەتی ئەم ئاینەی خوا بکەیت. خوا ئاینی خۆی سەردەخات. يريدون أن يطفئوا نور الله بأفواههم ويأبى الله إلا أن يتم نوره. خوا ئەو دینەی خۆی سەرخات بە فوی دەمی ئێوە ناکوژێتەوە بە ئیزنی خوا. بۆیە تەماشا دەکەی بەو شێوەیە دژایەتی دەکەن، مەڕۆن بۆ حەج قوربانی مەکەن، مەڕۆن بۆ عومرە مزگەوت مەکەن، پارەکەی بدەن بە فەقیر و بە هەژارەکان. ئێمەش پێیان دەڵێن ساڵانە هەزاران ملیۆنان دەفتەر سەرف ئەکرێ. بۆچی؟ بۆ گەشت و گوزاری خۆشی. دەڕوات بۆ وڵاتێک لە وڵاتە عەرەبیەکان، دەڕوات بۆ وڵاتێک وەکو تورکیا، وەکو ئێران، وەکو ئازەربایجان،
ئەڕواتە قەتەر، ئەڕواتە ئیمارات، ئەڕواتە کوێ هەمووی ئاساییە کەس باسی ناکە، بەس سعودیە بڕۆ تاو چکەزان بۆ حەج و عومرە ئەویان قەدەغەیە، ئەی باسی ئەمەکانتر بۆ ناکەن. ئەو کەسانەی کە دەڕۆن بۆ وڵاتەکان بۆ سەفەر و سیاحەت و گەشت و گوزار، خۆیان یا خۆیان و ماڵ و مناڵێن پارەیەکی زۆر سەرفەکەن. هەر یەکێک لەو عائیلەیە بەقەد چەندەها ئاژەڵ کە سەری ئەبڕن پارە سەرفەکە. ئەم هەموو پارە سەرفەکرێ ساڵانە بۆ سەفەر و سیاحەت گەشت و گوزار، بۆچی باسی ئەمانە ناکەن؟ بەمانش ناڵێن. باشە بۆ بەمانش ناڵێن ئەو پارەیە سەرف مەکەن، واز لە سەفەر و سیاحەت بێن وەکو خەڵکی فەقیر و هەژار بژین، پارەکەی بدەن بە فەقیر و بە هەژارەکە. ئەگەر ڕاستەکەن ئێوە دڵسۆزی فەقیر و هەژارن، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە ئێوە دژی ئەم ئیسلامن. ئەگەر خۆتان هەستی پێ بکەن یا هەستی پێ نەکەن. دەی کاکە ڕۆشتن بۆ ماڵی خوا بۆ عومرەیەک گرانترە یا بڕۆی بۆ وڵاتێک بۆ سەفەر و سیاحەت یەک هەفتەی 10 ڕۆژ نەیتەوە. باشە بۆ دژایەتیمانە ناکەن و ئاساییە بڕۆی بۆ سەفەر و سیاحەت، ناڵێم حرامە، بەڵام بۆ کەسانە دەڵێم ئەڵێن مەڕۆ بۆ پارەمەدە بە عەرەب. ئەی ئیمارات خۆ کورد نییە، ئەی خۆ ئێران کورد نییە، خۆ تورکیا کورد نییە، خۆ قەتەر و وڵاتەکانی تر کۆی تەمانە کورد نین، بۆ ئیلا بەس ئەو عەرەبە. مەبەست مەسەلەکە عەرەب نییە، مەسەلەکە حەج عومرەکەیە. خەڵک ناچێت بۆ سعودیە بۆ ئەوی بۆ خۆشی و سیاحەت، نەخێر دەگمەنە. خەڵک دەڕوا بۆ ئەگە بۆ سیاحەت دەڕوا بۆ ئیمارات، بۆ شوێنێکی تر، ئەڕاتە شوێنێکی خۆشتر. خەڵک بۆ عیبادەتە چی؟ بەڵام ئەوان هەدەفیان ئەوەیە بە ناوی فەقیر و هەژارەوە بدەن لە ئیسلام. مسلمانی گێلیش ئەوەی کە گێل بێ، ئەوەی کە وریا بێ دەزانێ، ئەوەشی کە گێل بێ لایەکیان بۆ کاو دەستخۆشیان لێکە. بەخوا قسەکە تەواوە، وەڵا قسەکەی تەواو نییە، قسەکەی دژی ئیسلامە، قسەکەی کوفرە، چونکە ناخی پاک نییە. بۆیە ئاگاداری خۆتان بن. بەو کەسانە دەڵێن کە ئاوا دەکەن، بۆچی بەو کەسانش ناڵێن کە دەڕۆن سیارەی گرانبەها دەکڕن؟ خەڵکی وایە سیارەکەی بای چەندەها دەفتەرە، بە سیاری 5 دەفتەر و ئەوانش ڕازی نابێ، دە دەفتەر و زیاتر و کەمتر. باشە ئێوە ئەگەر دڵسۆزی فەقیر و هەژارەکانن، بەوانش بڵێن کاکە سیارەی گرانی زۆر گرانبەها مەکڕن، سیارێ بکڕن ئاسایی بێ، باقیەکەی پارەکەی بدەن بە فەقیر و بە هەژارەکان. گوێتان ئێوە واسێ مشتانە بکەن قەت ئیلا حەج و عومرە و قوربانی و مزگەوت و ئیسلام تاو. بۆیە بزانە ئەمانە دژی ئیسلامن، خۆیان بزانن یا نەزانن. کەواتە ئاگادار بن. ئێمە پێیان دەڵین ئاگاداری خۆتان بن، بگەڕێنەوە بۆ لای خوا، دڵنیا بە خوای گەورە لە ناو دۆزەخە غەرقتان دەکا و نوقمتان دەکا ئەگەر نەگەڕێنەوە بۆ لای خوا. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، یا رب العالمین. آمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەداخەوە کاتی حەج و قوربانی دێت، وە لە کاتەکانی تریش کاتی عومرەکردن یا کاتێکە مزگەوتێ دروست ئەکرێ، تەماشا دەکەی دوژمنانی ئیسلام وە بەکرێ گیراوەکانیان، ئەوانەی کە ئەوان پەروەردەیان کردوون، تەماشا دەکەی دژایەتی دەکەن. ئیستا چەند ڕۆژێکە ئەبینم لە هەندێک کەناڵ باسی ئەوەکەن مەڕۆن بۆ حەج، قوربانی مەکەن، پارەکەی دەن فەقیر و باژار، بیدەن بە پرۆژەیەکی خێری. ئێ باشە ڕاستەکەی من لەگەڵەوەدام کە فەقیر و هەژار خزمەت بکرێ، بەڵام بۆ ئیلا ئاڵای تۆتە کەسێک ئەچێ بۆ حەج یا قوربانی دەکا، بۆ ئیلا ئەمانە. من پێتان دەڵێم ساڵانە سەدان و هەزاران ملیۆن سەرفەکرێت دەفتەرە پارە. بۆچی؟ بۆ خانووی زیادە. خەڵکی خانوو دەکات، خانوویەکی کردووە خەیاڵی، ئەڵێ خانوویەکم بۆ 50 دەفتەر 100 دەفتەری تێچی. خانوویەک نییە زۆر یان شتێکی ئاسایی بێت، بەڵکو خانوویەکە خەیاڵیە، ساڵانە پارەیەکی خەیاڵی بۆ مەسەرفەکرێت. باشە ئێوە ئەگەر دڵسۆزی فەقیر و هەژارەکانن بڵێن دەوڵەمەنەکان چۆن ئاڵانەتە حەج و عومرە و قوربانیە، ئەوە بە ئاڵێن ئەوانیشە. پێیان بڵێن کاکە گیان تۆ مەزرعەیەکت بۆ چیە بە 50 دەفتەر، خانوویەکت بۆ چییە بە 500 دەفتەر، بە 1000 دەفتەر. خانوویەک بکڕە بەقەد باڵای خۆت، بەقەد بەڕێی خۆت، باقی پارەکە بدە بە فەقیر و هەژارەکان.
بزانە قەت شیوەتان گوێنی بۆ شتانە بڵێن تخوا مەسروفی حەج و عومرە و قوربانی قورسە یا ئەوەی کە کۆمەڵێ ڤێلا و بینا دروستەکرێت کامیان قورسە مەسروفەکەی کامیان زیادەیە کابرا دەتوانێت مەزرعێتە دەفتەری بکڕێت چێ 100 دەفتەری 200 دەفتەری کڕێ هەتا 700 دەفتەری بۆچی باسی ئەوانش ناکەن بۆ ئیلا حەج و عومرە و قوربانی ئیلا مزگەوت ئیلا خێر و سەدەقە و زەکات ئەگەر ڕاستەکەن ئێوە دڵسۆزی فەقیر و هەژارەکانن دەی بەوانش بڵێن ئیشەکەی ئێوەش غەڵەت ئیشەکەی ئێوەش زیادە و دەست بەتاڵیە بەس پێیان ناڵێن خۆیان دەزانن لە کێ دەدەن و هەدەفیان چییە پێیان بڵێن ئەو ماڵە زیادە بدەن بە فەقیر و بە هەژارەکان قوربانی گومانێکیانێ بۆ فەقیر و بۆ هەژارە ئەگەر پارەی حەج و عومرە بڕواتە دەستی عەرەبە و سعودیەوە بەخوا ئەو پارەشی کە دەڕۆی بۆ ئیمارات و بۆ قەتەر و بۆ دوبەی و نازان بۆ کوێ هەر شوێنێک هەموو پارەکە هەر بۆ دەستی عەرەبە بۆ باسیوانە ناکەن کەواتە مەسەلەکە دیارە ڕوون و ئاشکرایە ئێمە پێیان دەڵێن بۆ بە خەڵکی ناڵێن کاکە لە هەفتەیەکە یەک ڕۆژ گۆشت بکڕن باقی پارەکە بدەن بە فەقیر و بە هەژارەکە بزانەوە ئاڵێن و خەڵکی بە قسەتان ناکە دڵنیا بنەوە بەڵام مەسەلەکە ڕوون و ئاشکرایە کە ئێوە دەتانەوێت ئەم ئیسلامە ناشرینکە مولحیدەکان بە کرێک ژیراوەکانیان قوتابیەکانیان ڕەخنە لە ئێوەی موسڵمان دەگرن دەڵێن مەڕۆن بۆ حەج مەڕۆن بۆ عومرە قوربانی مەکەن ئەو پارەی کە دەدێن بە حەقی حەج و عومرە و قوربانیە یا دەیدەن بە حەقی مزگەوت و تعمیراتی مزگەوت و دروستکردنی مزگەوتە بیدەن بە فەقیر و بە هەژارەکان بە دەوری ماڵی ئەوانە بسوڕێنەوە نەک بە دەوری کەعبەدا کەسێکی شارەزان نەبێت دەڵێ ئەمانە ئای چەندە دڵسۆزی فەقیر و هەژارن چەندێک خەمخۆری فەقیر و هەژارەکانن لە کاتێکە هیچ مووقیفێکی پیاوانەمان لەوان نەبین و بەرامبەر بە فەقیر و بە هەژارەکان زۆر بەیە مەسەلەکە دژایەتیکردنی عیبادەتە دژایەتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلامە بەڵام بە شێوەیە کە تۆ هەست نەکەی کەسێک زۆر وریانە بێ نازانێ مەسەلەکە چی بۆیە پێیان دەڵێن ساڵانە هەزاران ملیۆنان مەلاین دەفتەر پارە سەرفەکریە دژایەتی حەج و عومرە ناکەن بە ئێمە ناڵێن واز لەمانە بێنە دەی بەمانەش بڵێن هەزاران و ملیۆنان و ملیاران دەفتەر سەرفەکرێ بۆ تۆپی پێ بۆ کاس بۆ تەماشاکردنی تۆپێن لە ساحە گەورەکانە خەڵک دانیشە هەمووی پارەچێتە ژوور خۆ بەلاش نییە بۆ لاعیبەکان یاریزانەکان پارەی خەیاڵیان پێدرێ پارەی خەیاڵی باوەڕ کە لاعیبی وا هەیە ساڵانە ئەوەنەی کە پارەی پێدەن هەموو مسلمانان ئەچن بۆ حەجەوە پارە سەرف ناکەن بۆ عومرە یا بۆ قوربانی شتەکان خەیاڵیە بۆ بە نەسیحەتی ئەوانش ناکەن بۆ پێیان ناڵێن واز لەم شتانە بێنن ئەو پارەی کە دەیدەن بە حەقی تۆپێن و یاریزانەکان و کاسەکان و نازانم چیەکان پارەکە واز لێ بێنن ئێوە غەڵەتن بیدەن بە فەقیر و بە هەژارەکان بۆ باسی ئەوان ناکەن ئیلا حەج و عومرە و قوربانی بۆیە بیان ناسین ئەوانە هم العەدو فاحذەرهم خوا باسی منافقان دەکات دەفەرمێ ئەوانە دوژمنی ئێوەن بیان ناسن ئەمانەش دوژمنی ئیسلامن چاکیان بناسن حەزیان بە ئیسلام نییە بۆچی یەخەی ئەمانە ناگرن پارەی کاسل عالەم زۆرترە یا قوربانی ماڵی وەرەقەی دوو وەرەقە سێ وەرەقەدا بە قوربانیەک هەموو ماڵێکیش نایکە بەداخەوە شتەکە ڕوون و ئاشکرایە ئێمە پێیان دەڵێن بەڕاستی ئێوە غەڵەتن بەڕاستی ئێوە دژی ئیسلامن ئەگینا ئەگەر ڕاستەکەن دڵسۆزی فەقیر و هەژارن چۆن دژایەتی ئێمە دەکەن دژایەتی ئەوانیشکەن کەواتە ئاگاداری خۆمان بین بەڕاستی پێیان دەڵێن باشە بۆچی دژایەتی ئەو کەسانە ناکەن کە ساڵانە چەندەها هەزار دەفتەر سەرفەکرێ بۆ فلیمەکان بۆ زنجیرە فلیمەکان بۆ درەماکان بۆ دۆبلاشکردنی ئەوان بۆ تەرجومەکردنی ئەوان بۆ پەخشکردنی ئەوان ئەو هەموو پارە سەرفەکرێ بۆ فلیمی بێمەعنا هیچ معنایەکی و سوودێکی بۆ کۆمەلگا نییە بەڵکو کۆمەلگایان ڕوخان و دایان ڕمان
ئەی ئەو کەسانی کە دژایەتی حەج و عومرە و قوربانی دەکەن بۆ بەمانش ناڵێن پارەی فلیمەکان و ئەوەی کە پەیوەندی بە فلیم و دراماکانەوەی بیدەن بە فەقیر و بە هەژار و واز لەم شتانە بێن کاکە نابێ دەی ئەوەی ئێمەش نابێ هەر ئەیکەین و هەتا مردن ئەیکەین ئینشاءڵڵا ئەوەی پێمان بکری کەواتە مەسەلەکە ڕوون و ئاشکرایە ئەوان دژی ئیسلامن دەیانوێ ئیسلام بە شێوەیەک ناشرین بکەن بە ناوی فەقیر و بە هەژارەوە قوربانی بۆ فەقیر و بۆ هەژارە خەڵکێکی زۆر ئیسفادە ئەکات خەڵکی وایە توانای نییە چەندەها کیلۆ گۆشتی بۆ ئەڕوا لە کاتی قوربانیە بەڵام ئێوە چی ئیسفادەیەکان سوودێکان بۆ ئەم کۆمەلگایە هەیە ناتوانن سوود بە کۆمەلگایە بگەێنن دژایەتی کەسێکیش دەکەن پارەیەک سەرفەکە بۆ قوربانی دەدا بە فەقیر و بە هەژار و بە خەڵکی دراوسەکانی چی زەرەرێکی بە کۆمەلگا گەیاندووە قوربانی چی زەرەرێکی بە ئێمە گەیاندووە لە کۆتاییدا دەڵێم بەداخەوە بێدینەکان و قوتابیەکانیان و کلکەکانیان دژایەتیمان دەکەن کاتی حەج و قوربانی دێت لە کەناڵەکان لە هەموو شوێنەکان دەڵێن کاکە واز لە حەج بێن مەڕۆن بۆ حەج قوربانی مەکەن عومرە مەکەن خزمەتی مزگەوت مەکەن ئەو پارەی کە سەرفی ئەکەن لە حەج و عومرە و قوربانیە لە مزگەوتە بیدەن بە فەقیر و بە هەژارەکە ئێمە پێیان دەڵێن ساڵانە سەدان و هەزاران دەفتەر پارە سەرفەکرێ بۆ میکیاج ئافرەت میکیاجەکە بۆ ساڵۆنەکان بۆ فیلەر و بۆ تۆکس و نازانم بۆچی بۆ تەجمیرکردن و جوانکاری سک جوانکاری لوت جوانکاری لێو نازانم دەموچاو کوێ ئەم هەموو پارە سەرفەکرێت خەیاڵی بە تایبەتی ئافرەتان ژنەکەی خۆی چەنەها گەڵای لە خۆی داوە ئەمجا تۆزێ هاتۆتە تایم لەو لاشۆ قسەکە مەڕۆن بۆ حەج و عومرە ئەی باشە پارەی ژنەکەی خۆت بۆ نادێ بە فەقیر و بە هەژار ئەگەر ڕاست دەکەی پارەی ئەو کچەی کە سەرفی کرد کچەکەی خۆت بۆ ئەو پارەیە نادێ بە فەقیر و بە هەژار داتە لە دەموچاوی خێزانەکەت ئەگەر تۆ دڵسۆز و خەمخۆری فەقیر و هەژارەکانی بۆیە ئەوانە دژایەتی ئیسلام دەکەن ئەوانە هیچ کاتێک بەڕاستی خەمخۆری فەقیر و هەژار نەبوونە چۆن بە ئێمە دەڵێن مەڕۆن بۆ حەج و بۆ عومرە مەڕۆن قوربانی مەکەن بەوانش بڵێن واز لەم کارانە بێنن ئەمانە هەمووی زیادەیە دەی کاکە خۆ پیاوی داماوکووە پیاو میکیاج ناکە بۆ تۆکس ناکە فیلەر ناکە ئێ کاکە پیاو ناچێ بۆ ساڵۆن باسی پیاوەکەم پیاوەی کە پیاو بێ ئێدە کاکە ئێوە ژۆک ئێمە تۆزێ بژیندرام قبوڵێکن نە خۆ من ناڵێم مەیکەن هیچ شتێک مەکەن ئەوەی کە زەرور بوو شەرعی بوو دروستە بەڵام بۆچی باسی ئەمانە ناکەن بەس ئاڵانەتە ئیسلام و حەج و عومرە ئێوە دژی ئیسلامن خۆتان بزانن یا نەزانن بۆیە بەوانیش بڵێن کە پارەی ساڵۆن بووکێک دەڕازێنەوە چەنەها گەڵای تێچێ بەوانش بڵێن پارەکە بدەن بە فەقیر و بە هەژار و واز لەمە بێن جلێ کوردی بکەنە بەری تەواو بۆ بەوانش ناڵێن بۆیە لە کۆتاییدا دەڵێم بەڕاستی ئەمانە دژی ئیسلامن هەر کەسێک ئەم قسانەی کرد ئەوە بزانە حەزی بەم ئیسلامە نییە یاخود خەڵەتێنراوە لەلایەنی کەسانێک کە شوبهەیان بۆ دروست کردووە بەڵام ئەم خاڵانەی کە باسم کردوانەی هەندێک کەس هەستی پێ نەکا و عەقڵی پیان نەشکێ بۆچی ئەم هەموو کارە دەکرێ ئەم هەموو پارە سەرفەکرێ بۆچی باسی ئەوانە ناکرێت تەنها باسی حەج و عومرە و قوربانی دەکرێت باسی مزگەوت دەکرێت ڕوون و ئاشکرایە دەیانەوێت ئەو ئیسلامە لە بەرچاوی خەڵک ناشرین کەن حەج پەنا بەخوا سوک بکەن عومرە سوک بکەن قوربانی سوک بکەن بەڵام لە ڕاستیە خۆیان سوک دەبن نەک عیبادەتەکانی خوا اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير عن كدو يا ربي خوايا هي مني وآرامي ولات من بباريزي خوايا جان أواني نخوشن لأن خوش خانة كان لماله وخوايا الشفاء بوبنيري خوايا جان أواني خمبارن خميان سلابري أواني قرزاريان بودبركي أواني ناراحتي وناخوشي لدلي أنا خوايا دل خوشيان كي خواهیان هی منی و آرامی ولاتمان بپارێزی خواهیان وامە لێ بکەی لەسەر ئەم ئیسلاممان ژێنی بمانمرێنی خواهیان وامە لێ بکەی هەتا مردن دژایەتی ئەو کەسانە بکەین باوەڕ بۆ کەسانە نەکەین کە دژی تۆن آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين